باش سلااوان لەبێ ئەم کاتتان باش دیارە لیژنەکانی بەڕێوەبەرایەتی پەروەردە سلێمانی لەگەڵ لەژنە تەندروستیەکان با بڵێن هەماهەنگێکیان هەیە لە ئەمڕۆوە حەملەیەکیان دەست پێ کردووە لە قوتابخانە و خوێندنگەکانی سنووری پارێزگای سلێمانی بۆ پشکنینی مامۆستایان و فەرمانبەران لە ناوەندەکانی خوێندندا. ئەمڕۆژ وەکو لە وێنەکاندا دیارە ئێستا مامۆستایان و فەرمانبەران هاتوون پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ دەکرێن. بۆ زانیاری زیاتر لەسەر کۆی پرۆسەکە بەڕێز مامۆستا لیلام لەگەڵای بەڕێوەبەری ئامادەی سلێمانی کچان مامۆستا سوپاس بۆم دەرفەتە پێمان بڵێ ئەم حەملەیە چی و لە پێناوی چیایە؟ سەرەتا بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان، سوپاسی بێپەیانمان بۆ تیمی تەندروستی کە هاوکارە بۆ جێبەجێکردنی ئەم تێستانە. ئەوەی ئەمڕۆ جێبەجێ ئەکرێ یەکەم ڕۆژی حەملەیەکی تێستکردنی هەموو سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانی سنووری پەروەردەی ڕۆژهەڵاتە. ئێمەش بە خۆشحاڵی و هاوکار بووین بە دابینکردنی شوێنەکە بۆ ئەو ستافە بەڕێزە. پشکنینەکە بۆ خۆی گرنگێکی زۆری هەیە، چکە خۆمان دەزانین پەتای کۆرۆنا نزیکی ساڵێکە لە وڵاتی ئێمە هەیە. بۆ بەردەوامبوونی پرۆسەی خوێندنی ئێمە بێگومان پێویستمان بە دڵنیابوونەوەیە لە تەندروستی هەریەکە لە مامۆستایان و ستافی کارگێڕی و سەرجەم کارمەندەکان. بۆی ئەم کاری ئەمان بەڕاستی لای ئێمە بەرزئی نرخێنین، چکە کارێکی بەڕاستی زۆر ماندووبوونی پێوە دیارە و ئیشەڵا ئەنجامێکی باشیشی ئەبێ. وەکو ئەوەی کە هاوکارە بۆ پرۆسەی خوێندن بێگومان ئەم کارە زۆر یارمەتی دەرە بۆ بەردەوامبوونی خوێندن، چونکە ئێمە هەتا دڵنیا نەبین لە بوونی حاڵەتەکان ناتوانین بەڕاستی بە دڵنیاییەوە کارەکان بکەین. بۆیە کارەکە زۆر پێویست بوو. دووبارە سێبارە سوپاسیانەکەین. پێمان بڵێ لە سەرەتای دەستپێکی پرۆسەی خوێندنەوە کە ماوەیەکی کەمە دیارە دەستی پێ کردووە لەم خوێندنگەی ئێوە چۆن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بوون تایبەتتر بە ڤایرۆسی کۆرۆنا؟ پرۆسەی خوێندن ئێمە بەهۆی ئەوەی پۆلی 12 ئامادەیەمان هەیە لە ڕۆژی 16ەوە بە پێی ڕێنمایەکانی وەزارەت خوێندن دەستی پێ کردوێتەوە. تا ئێستا جێبەجێکردنی ڕێنمایەکان وەکو ئەوەی کە ژماری خوێندکار بە پێی پێویست بێ لە قۆناغەکانە جیاوازی هەیە. ئێمە بەهۆی ژماری خوێندکارمان زۆرترە لە خوێندنگەکانی تر. وەکو پابەندبوون بە ڕێنمایەکان وەک بەستنی ماسک ئێمە خوێندکارەکانمان ئەتوانم بڵێم ڕێژەی لە 92 پابەندن، چکەی من خۆمان ستافەکە من هەر بەنمونە پێم وتم کچان من لە پار 25/2/2020ەوە کەوا ئێستا 25/2 ئەمڕۆ 24/2/2021 بێ ماسک نەهاتوین ئەتە دەڕۆ. بێگومان بەشێکی بۆ ئۆگەڕێتەوە بەشێکیشی بۆ هۆشیاری خوێندکارەکانە کە خۆیان ئەپارێزن لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە و یاخود لە حاڵەتێکە ئەگەر نیشانەیەک هەبوو بێت خوێندکار مۆڵەتمان پێیاوە تاوەکو ئەنجامەکەی دەرچۆ. تا ئێستا هیچ حاڵەتێکی پۆزیتیڤیش تۆمار نەکراوە لە خوێندنگەکە. سێ حاڵەتی گوماناوی هەبوو، بەڵام هەر سێکی دوای ئەوەرگەڕانەوەی ئەنجامەکان لە نەخۆشخانەی عەلی ناجی نێگێتیڤ بوون هەر سێکیان. چاو خۆش بێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ ئێستا ئەو تیمەی کە هاتوۆتە ئەم قوتابخانەیە سەرقاڵی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنان بۆ مامۆستایان و فەرمانبەران و لێرەشدا بڕیارە لە ئەمە وەکو قۆناغێکی سەرەتاییە لە پاش ئەم قۆناغە دیسانەوە پێ دەچێت کە ئەم لیژنەیە پشکنین بۆ قوتابیانیش بکەن. ئێستا لێرە لە پەروەردەی ڕۆژهەڵات پشکنین بۆ ئەم مامۆستایانە و فەرمانبەرانە دەکرێت. هاوکات لە قوتابخانەکانی دیکەی سنووری پارێزگای سلێمانیش لە بەشێکی دیکەی لە قوتابخانەکانی سنووری پارێزگای سلێمانی دەرە ئەم لیژنەیە بەردەوامە و پشکنینەکانیان بەردەوامە. ماوەی چەند ڕۆژێکیش ئەم لیژنەیە کارەکانی بەردەوامە لە پێناو بەردەوامبوونی پرۆسەی خوێندن و ڕێگریکردنە لە ڤایرۆسی کۆرۆنا. Ora,